مال عبدولحەمید عبدوڕەحمان بۆ پۆستی وەزیری سامانە سروشتیەکان لە کابینەی نۆیەم دەنگی پێ بدرێ با دەست بەرز بکاتەوە. دوای 11 مانگ لە دەست بەکاربوونی وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم نیگەرانە و چووەتە دەرەوەی وڵات. دەنگۆی ئەوەش هەیە نامەی دەست لە کارکێشانەوەی ئاڕاستەی سەرۆکی حکوومەتی هەرێم کردبێت. دکتۆر کەمال ئەتروشی وەزیری نوێی سامانە سروشتیەکانی هەرێم لە کاتی دەست بەکاربوونیدا لە مانگی یەکی ئەمساڵ بەڵێنیدا وەزارەتی سامانە سروشتیەکان بە دامەزراوەیی بکات و گەندەڵکارانیش بکات بە 100 پارچەوە. بەحەقی خوای رب العالمین ئەوەی بگرم مۆزەفی من بیتن بیانی بیتن یان چاوشین بیتن ئەجنەبی بیتن 100 پارچەی دەکەم بە قورعان. هەر سەبارەت بە دەوام نەکردنی وەزیری سامانە سروشتیەکان و چوونی بۆ دەرەوەی وڵات بەشێک لە میدیاکان بڵاویان کردوێتەوە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ناکۆکی وەزیری سامانە سروشتیەکان لەگەڵ بەڕێوەبەرێکی گشتی وەزارەتەکە کە دەسەڵاتی لە وەزیر زیاترە. پێشتریش بڕیاردەری لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاندبوو دکتۆر کەمال ئەتروشی وەزیرێکی بێدەسەڵاتە. ئەمن دینارێک دەرناچیتن لە وەزارەت بە گەندەڵی و دینارێک نایەتەنە وەزارەت بە درۆ بە گەندەڵی. تەوقێکی ئاگر و ئاسنم دانایە بە حیاتی تاریخی ئەو وەزارەتە نەبووە لە چ وەزارەتێکی تریش نییە. نظامی عقودم دانایە لە بۆ تەندەرەکان خاصەتەن لە بۆ جەماعەتی خۆمان ئەوەی ناوخۆ نییە ئەوانەی نانەبات و نازانم چی ئەباتن لە بۆ ئەوانە وام لێ کردوونە کە کەس بەس خوا و من و مدیر عام دەزانیتن چیان تەندەری تەقدیم کردووە و بە چ سیارێک سێ کەس دەزانن خوا من و ئەو کچە مدیر عامی دایرەی اقتصادیە. لای خۆشیەوە بەڕێوەبەری نووسینگەی وەزیری سامانە سروشتیەکان دەست لە کارکێشانەوەی وەزیری سامانە سروشتیەکانی ڕەت کردەوە و ڕایگەیان بۆ چارەسەر چووەتە دەرەوە و دوای سەری ساڵ دەگەڕێتەوە بۆ دەوام. وەزیر و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم بەردەوام ناکۆکی لەسەر هەبووە هەر بۆ هۆیشەوە لە سەرەتای کابینەی نوێیەم ماوەی 1 ساڵ و نی وەزارەتەکە بێوەزیر بوو. وەزارەتی سامانە سروشتیەکان لە کابینەی پێنجەمی حکوومەتی هەرێم لە ساڵی 2006 دروست کرا. لەو کاتەوە بەدەستی پارتی دیموکراتی کوردستانە ئاشتی ئەورامیش یەکەم وەزیری سامانە سروشتیەکان بوو کە ماوەی 13 ساڵ لە پۆستەکەی دامایەوە. لە کابینەی نوێیەمیش کەمال ئەتروشی بوو بە وەزیری سامانە سروشتیەکان. کابینەی نوێیەم و وەزیری نوێی سامانە سروشتیەکان لە سەرەتای دەست بەکاربوونیدا بەڵێنی شەفافیەت و کەمکردنی خەرجیەکانی نەوتیاندا، بەڵام بەپێی دوایین راپۆرتی دیلۆیت دۆسیەکەوە خۆیەتی ڕێژەی لە 42 داهات بۆ حکوومەت و ڕێژەی لە 150 بۆ کۆمپانیەکان و خەرجی دەڕوات.